لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو مارکێتانی خاوەنەکانیان ڕەوەندی کوردی نیشتەجێی بەریتانیان و لە شار و ناوچە جیاوازەکانی ئەو وڵاتە کراونەتەوە هەوڵ دەدەن گۆشتی حەڵاڵ و خۆراک و پێویستیەکانی بەربانگ و مانگی ڕەمەزان بە کوالێتی باش و نرخی گونجاو دابین بکەن. خاوەنی یەکێک لە مارکێتەکان لە شاری بێرمینگهام بۆ پەیام دەڵێت هەوڵمان داوە کوالێتی پێداویستیەکان زۆر باش بن و داشکاندنی تایبەتیشمان کردووە. مارکێتەکە ئێمەش مارکێتی کە چۆن پێدەڵێن ئینتەرناشناڵ واتە خواردنی هەموو قەومەکانی تێدا لە کوردی، ئێرانی، تورکی، عەرەبی، زۆربەی وڵاتەکانی کە تێدا، بەڵام سوال بەخوا خواردنەکەی هەموو حەڵاڵە و هیچی خواردنێکی درانێک کە خەیری حەڵاڵ بێت، یعنی هەموو حەڵاڵە. سوال بەخوای گەورە. ئێمە دەست پێ دەکەن مارکێتەکەمان بە سەوزە و میوە و وشکەمان هەیە، قەسابیمان هەیە و بەیکردنانەوە و سەموخانەشمان هەیە. سوال بەخوای گەورە لەبەرەوەی خەڵکەکە پێویستی پێ بوو، ئێمە شەومان دانا و بەڵامەوە چەندانەش کە دروست بوون لەشیان ساغ بێ و خوای گەورە ڕستی هەموو لاگدا. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕەوەندی کورد و نەتەوەکانی دیکەش لە بەریتانیا بۆ دابینکردنی پێویستی ڕۆژانەیان ڕوو لە مارکێتە کوردیەکان دەکەن و شمەکەکانیان لە هەردوو لایانی نرخ و کوالێتیەوە بە گونجاو دەزانن. هەموو ڕۆژێک دێم بۆ شۆپین بۆ ئەم مارکێتە لەبەرەوەی شتەکانی بەڕاستی شتێکی نایە بوو، جوان و فرێشە، هەرزانیشە لە ڕووی شتە چاکان و باشەکان گونجاوە بۆ ئێمان. لە مانگی ڕەمەزانیشدا بە حەقەت دیسکاونتیشان کردووە بۆ لە بەخاتری مانگی ڕەمەزان. باوەڕکە بە زیادی شۆ دەست دەکەوێت، ئێستا کولیچە هەیە، کولێرە هەیە، یعنی هەموو شتەکانی شیرینیە کوردیەکان بەردەستە. وەڵا من 100% بۆ لانی حەڵاڵ شۆپیکەی لیان ڕازیم، نەک هەر لێرە لە هەمووان، ئەم بە تایبەتی ئێستا لێرەکانە سانا مارکێت 10 جاری 100 جاری پرسیاری کردووە وتوێتی ئەگەر یەک دانە دۆزراوەتەوە بۆ خۆشم ئاگام لێ بووە لە کاتی ئۆردەدان پێتی یەک شتی حرام بۆ دوکانەکەی من مێنە. وەستایەکی نانەوە لە یەکێک لە مارکێتە کوردیەکانی بێرمینگهام دەڵێت لە مانگی ڕەمەزاندا زۆرێک لە کوردان و ڕۆژوانان بۆ کڕینی نان ڕوومان تێدەکەن و ئێمەش نان و ناوسازی و کولێرەی خۆماڵیان بۆ دروست دەکەین. لێرەش مشترێکی باشی کوردمان هەیە، بەعام قەومەکان هەمووی ڕوومان تێیەکەن، کەس گلەیی نییە. سوپاس بخوا لە نانەکەمان پێش ڕەمەزان لە ڕەمەزانی تا سوپاس بخوا کەس گلەیی لە نانەکانمان، چونکە نانی ئێمە بەوە ناسراوەکە نانەکانمان گەورەیە و تەنکە. لەسەر هەمان دەستوری کوردستان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کوردانی بەریتانیا بە گەرموگوڕی پێشوازی لەو مانگە پیرۆزە دەکەن و سفرەی بەربانگ بەخوانی کوردی و گۆشتی حەڵاڵ و شیرینی و میوە دەڕازێننەوە. بۆ کڕینی شمەک و خواردنی ڕۆژانەش ئەو مارکێتانە هەڵدەبژێرن کە لەلایەن کوردان خۆیانەوە سەرپەرشتی دەکرێن.